بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ جێژدان بە گفتوگۆ و قسەکردمان لەسەر بارودۆخی ئێستای ناوەندی سیاسی و ئەکادیمی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئازاد حەمە. دکتۆر ئازاد، ئێمە لەسەر قسەمان لەسەر ناوەندی ڕۆشنبیری و ڕۆشنبیر وەک بوونەوەرێکی جیاواز کرد. ئێستا بەر لەوە پێم خۆشە پێم گرنگە ئەم پرسیارە بەر لەوەی کە زیاتر قوڵبینەوە لەسەر قسەکردن لەسەر ناوەندی ڕۆشنبیری، ئەمەوە لەسەر خودی ئەو بوونەوەرە خۆی کە پێدەوترە ڕۆشنبیر. ئەو پرسیارە بکەم، ئایا کۆمەلگای کوردی لە ئێستاە قودرەتی بەرەمهێنانی ڕۆشنبیری هەبوو؟ ئایا کۆمەلگا توانیوێتی ڕۆشنبیر بەرهەم بێنێ شتێک بەنێوەی ڕۆشنبیر؟ بە باوەڕی من مەسئلەی پرۆسەی ڕۆشنبیری خوڵقانی ئەم پرۆسەیە لە ئەزمونێکی کولتوریەوە بۆ ئەزمونێکی ترجیاوازە. هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە هەمیشە ڕۆڵی بینیوە لەوەی کەوا ئێمە ئەزمونێکی ڕۆشنبیری تێر و تەسەلمان نەبێت. تاکەکانی ئێمە وەکو ڕۆشنبیر تا گەلێک نەبن کە بە باڵێن جیاواز بن 100% لە ئەزمونەکە. ئەو سەرچەڵیەکەوە ڕووناکبیر پێی ئاشنایە و ئێمە هەمیشە دەڵێن ڕووناکبیر دەبێت کەسێک بێت ڕێچکە شکێنەر بێت، جیاواز بێت، دەیا حاڵاتی تر. ئەمە ئەگەر لە ئەزمموی ئێمە نەوێ بە باوەڕی من پەیوەندیکی زۆری هەیە بە چرکە ساتە سیاسیەکانی ئێمەوە. ئەو چرکە ساتە سیاسیانی ئێمە بە باوەڕی من ڕۆڵی گەورەی بینیوە لە دروستکردنی کەسانێک کە بە باوەڕی من پتر دەمدەمی بن، بیرکردنەوەیان دەمدەمی بێ، ناڵێم پراگماتی بن و هەڵپەکار بن و چی بن، بەڵام کەسانێک نەبوونە بە باوەڕی من خودی خۆیان بناسن. ئەو خۆنەناسیە بە باوەڕی من پرۆسەی ڕۆشنبیری لە ناو ئێمە شێواندووە. ئێمە هەمیشە پێمان وایە ئەبین بە ڕۆشنبیر کاتێکەوە خوێندنی باڵاتەوەکەین، یا ئەبین بە ڕۆشنبیر کاتێککە ئێمە ئەبێت لە وڵاتێکی ئەوروپایی بژین و زمان فێربین و شت لەوانە و فێربووین و کولتوری ئەوان هەڵگرینەوە. یعنی زۆر لەم شتانە هەیە. بۆ نمونە کاتێکەوە ئینگلیزیێک قسە لەسەر ئەزمموی ڕووناکبیری ئینگلیزیەکەکەیت خۆ نابێت لەسەر و بناغی قسە بکەی، ئەو ئەبێ لەندەن بەجێبێ بچێتە پاریس، یا پاریسێکە بچێتە دەبلن یا بچێتە نیویۆرک. ئەوانە زیاتر بۆ گۆڕینی ژینگەی کولتوریە، نەک ئەوەی کەسەکە سەر لەبەر دروست بێت. کێشەی ئێمە تەماشاکردنمان بۆ ئەزمموی ڕۆشنبیری خۆمان ئەوەی ئەمە پێمان وایە ئێمە وەک ڕۆشنبیر دەخۆڵقین ئەگەر بێت و ئێمە ڕوبەڕووی ئەزممونەکانی تر بینەوەتە بەو مانایکەوە لە ئەزممونێکی تر گەشە بە پەروەردەی ڕۆشنبیری خۆمان بین. ئەوانە ڕۆڵیان دەبێ بەسەر گۆڕینی شێوازەکان شیاویەکان، بەڵام ئەوەی خوڵقێنەر بێ، ئەوەی کەسەکە لە سفرەوە دروستکە بە باوەڕی من وان نییە. لەبەر ئەوەی خودی بە ڕۆشنبیر بوون، بە ڕووناکبیر بوون، کەسێکی مەسئلەیەکی زۆر خودیە، پەیوەندی بە کەسەکە خودی خۆیەوەیە. ئەم خودە لە لای ئێمە کاری زۆر لەسەر خۆی نەکردووە، کارکردن لەسەر خودی خۆ، ئەوەی خود دروست کات. بە باوەڕی من ئەمانە لە پرۆسەیەکە زۆر لاوازە لای ئێمە بە حکمی زۆر شت. بۆ نمونە وتمان بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی، ئەمجا زۆرجار بارودۆخە سیاسی کۆمەڵایەتەکانی ئێمە زۆر دووبارن، زۆر هاوشێون. ئەمانەش ئەتوانم بڵێم ڕۆحی داهێنان لە کەسەکان دەکوژێت، واتە کەسەکان تووشی حاڵەتێک دەکات، تووشی مەلەلی دەکات. ئەو مەلەلە بە باوەڕی من زۆر ڕووی لێ ناوین، زۆر ڕووی لە کەسی کورد کردووە. کەسی زۆر بە وەفامان هەیە بۆ ڕۆشنبیری، دڵسۆزمان هەیە، بەس کێشەکە ئەوەیە ئێمە پێمان وایە ڕووناکبیر ئەو کەسەیە کە دەقێک ئەنووسێ لە کۆمەلگاکەی خۆی نەنووسراوە، بەس خۆ دەکرێت لە کۆمەلگایەکی تر نووسرابێت کە تۆ ئاگات لێ نیە لەبەری تۆ زمانی ئەو کۆمەلگایە یا ئەزمموونە ڕووناکبیرەکەی نازانیت ناناسیت. کەواتە لێرەدا کێشەکانی ئێمە تا ڕادەیەکی زۆر بە بەردەوام بڵێن هەموو 20 ساڵ جارێ هەر 30 ساڵ جارێ تەماشا بکەی، کێشەکان زۆر دووبارن، هاوشێوەن، هاوتان. ئێمە بۆی لەم هاوشێوەی هاوتایە بینە دەرەوە بە باوەڕی من ئێمە ئەبێ کودەتایە بکەینە سەر خودی خۆمان. بەڵێ، دەوترێکێک لە کێشەی گرفتی گەورەی ناوەندی ڕۆشنبیری ئێمە ئەوەیە کە هێشتا ئێمە نەمانتوانیوە کە شوناسێکی تاو بە خودی ڕۆشنبیر خۆی بۆ کارکتەر و بوونەوەری کە پێوترە ڕۆشنبیر بدەین، بۆی کە هەندێک جار پێناسەی جیاواز یا با بڵێم هەندێک جار شوناسیشی هەڵا بەو بوونەوەرە دەدرێت. بۆی کە ئەگەر من لە ئازاد حەمە پرسم هۆشیاری چەند جیای لە خوێنەواری، ئێمە هەندێک جار تێکەڵ یەکەین لەوەی کە
مامۆستایەکی زانکۆ کە ئەکرێ زیاتر بە ڕۆشنبیرێکی ئۆرگانی ناوبرێ ئێمە بە ڕۆشنبیر و ڕووناکبیر ناوێبین ئەم شوناسە خۆی لە ڕاستیدا ئەمەی کە پێڵێن نێوەندی ئەکادمی بە گشتی لە هەر شوێنێ بێت لاچ کۆمەڵگایەک بێت لە جیهانە نێوەندی ئەکادمی ئەتوانین بڵین کەسی ئەکادمی دروستەکە کەسی ڕووناکبیر دروست ناکە ئەکادمی و ڕووناکبیر دوو کەسی جیاوازن من نمونەت بۆ نمۆ لەسەر بۆ نمونە ژاک دێرێدا ژاک دێرێدا مەسم فەیلسوفێکی فەڕەنسیە ئەمە ئەکادمیستە چکە پرۆفیسۆرە تێزی پرۆفیسۆری نووسیوە لە زانکۆی لە زانکۆکان وانە دەڵێتەوە بڵێنەوە مرد بڵێن پێشتر وانەی وتۆتەوە پرۆفیسۆرە تایتڵێکی هەیە وەک وەزیفەیەکی ئەکادمی هەیە کە پێی دەڵێن پرۆفیسۆر لە فەلسەفەی مێژوو باشە بەڵام جگەلەوە ئەو ڕووناکبیریشە بەس لە هەمان زانکۆ زۆربەی پرۆفیسۆرەکان یان دکتۆرەکان یان دکتۆرانتەکان مەرج نییە ڕووناکبیر بن هەر لە هەمان زانکۆ دەکرێت وەک ئەکادمیست لە قەڵام بدرێن بۆ لەبەرەوەی دێریدا جگە لەوەی فەیلسوفێکە ئەکادمیستێکە لەو زانکۆیە وانە دەڵێتەوە ڕۆژانە بەڵام ئەو قسە دەکات لەسەر دیاردەکانیش هەڵدەکوتێتە سەر دیاردەکان قسە لەسەر کێشەکان دەکات بۆ چوونی لەسەر دەسەڵاتەیە قسە لەسەر ڕەگەزپەرستیەکە کاتێکەوە دەبینێت فەڕەنسیەک ڕەشپێستێک دەچەوسێنێتەوە کاتێکە فەڕەنسا دەچێتە جەزایر و کێشە دروستەکە کاتێکەوە 68 ئایار دەبێ و پۆلیس ڕوبەڕووی قوتابیان دەبێتەوە کاتێ بێمافی بەرامبەر بە ئافرەت و بە دەیا حاڵات دەکرێت ئەمانە فەیلسوف قسەی تیا دەکات کە فەیلسوف قسەی تیا دەکرد وەک کێشە شتەکانی بینی چارەسەری پێبوو گریمانیدا ئەمە بێ بە ڕووناکبیر کەواتە ئێمە ئەتوانین ڕێگە بە خۆمان بڵێن بەڵێ هۆشیاری جێ لە خوێنەواری باش ئەگەر ئێستا قسە لەسەر پەیوەندی و هارمۆنیەت و پێکەوە گونجوان و هەماهەنگی نێوان ناوەندی سیاسی لەگەڵ ناوەندی ڕۆشنبیری چۆن بینی تۆ لە ئێستا ئایا کۆنتاکتێک یا بە بڵێن پەردێکی پەیوەندی دیالۆگ پەیوەندێکی تەندروست لە نێوان ئەم دوو ناوەندە جیاوازە هەیە حەزەکەم بزانی ینی زۆر جا وای بۆ ئەچن ئەڵێن دەسەڵاتی سیاسی دەستبەرداری ڕۆشنبیر نابێ و نێوەندی ڕۆشنبیر نابێ بەس لەم دوایە بە تایبەت لەگەڵ هاتنی ئەخلاقیاتی پێترۆدۆلار بە باوەڕی من ڕۆشنبیرە دەستبەرداری دەسەڵاتی سیاسی نابێت هەنی چونکە بۆ لەبەرەوەی ڕۆشنبیر ئەو کەسێ ناوێ هەژار بێت دەزانێ شتێکی تری نییە لە وەرجێڕان زیاتر لە شێعر نووسین زیاتر لە داتاشینی کۆمەڵی پەیکەر زیاتر کەواتە ئەم لە عەبداڵی ئەوەیە خۆش و باش بژی باشتر بژی خۆشتر بژی ئەمە هیچێکە لە کولتورەکانی کە بڵێن ئەوەی کەوا جیهانگیری هێنای بڵێن جیهانگیری هێنای و پارەگەرایی دروست بوو ئەمجا لە کۆمەلگای ئێمە زۆر بە هەڵەوە تەمان هەڵگیراوە تۆم کولتوری جیهانگیریە ئەمە حاڵەتێک دروستەکە بە باوەڕی من ڕۆشنبیر والەیەکە چۆن باش بژی تاکە ڕێگایەک لە بەردەمیە خۆ هەڵواسینەتی بەدەسەڵات لە دامەزراوەکانی دەسەڵاتە لەم حاڵەتەیە ئێمە دەبینین دەسەڵاتیش دەرگای لەسەر پشتە لەبەر ئەو پارەی تەرخانێکە بۆ بوارە ڕۆشنبیریەکان پارەیەکە هەمیشە هەیە و هەمیشە تەرخان کراوە بە باوەڕی من لەوێدا ڕووناکبیر دەکەوێتە تەڵەی دەسەڵاتی سیاسیەوە بەڵام هۆیەکە پەیوەندی بە چیەوە بە خودی بەو نادات پەروەریە کۆمەڵایەتی و ئابوووریەوە هەیە کە ئەو نادات پەروەریەیە ئەو کەسە لاوازەی دروست کردووە ئەو کەسە سیست ڕۆشنبیری دروست کردووە ئەو کۆی لە ڕۆشنبیری دروست کردووەکەوە تەنها ڕێگایەک بیگرێتە بەر بۆ گۆڕینی ژیانی کەسی خۆی ئەوەیە دەستبەرداری دەسەڵاتی سیاسی نەبێت کەواتە ئەم پەیوەندیشی ناتەندروست و نێگەتیف و ناباشە کاتێکە ڕۆشنبیر خۆی بەتاکید بە تایبەت لەم جۆرە ئەزمونانەی ئێمە ئەم جۆرە ئەزمونانەی ئێمە بە باوەڕی من ترسناکیشە لەبەروی کاتێکەوە ئەو دەستە بژێری کە تۆ جێ ئومێد تە بڵێ نەخێر دەنگ بکات لە کاتی پێویستدا قسەی هەبێت بۆچوونی هەبێت ڕەتکردنەوە بکات هەڵوێست وەرگێ خاوەنی دەیها بیرۆکە و گریمانی ئەوە بێت تازە بێت هیچ ئەوانە نامێنن هەمووی بۆ گۆڕستان دەڕوات بەڵام بۆ چوونێکە کاک ئازاد حەمە لەسەر ئەو تێڕوانینە لەسەر ئەو پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات یاخود ئەوەی کە بەڕێزت بە خۆهەڵواسینی ڕۆشنبیر بە دەسەڵات ئاماژەت پێکرد دەوترێ گرنگ نییە ڕۆشنبیر لە نێو حیزبەیە لە دەروی حیزب لە نێو کاری سیاسیە لە دەروی کاری سیاسی لە نیشتیمانەیە لە تاراوگە گرنگ ئەوەیە دنیابینی ئەم بوونەوەرە کە پێوترە ڕۆشنبیر چۆنە ئەو دنیا چۆن ئەبینێت سەبارەت بەمە چیڵێن چۆن گرنگە لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی هەموو یەک شێوە نییە هەموو حیزبە سیاسیەکان یەک شێوە نین مەبەستم بە گشتی لە هەموو جیهانە ئێماگەر بە پێی پێوانە جیهانیەکە قسە بکەین لەسەر ڕووناکبیر بەمانە گوڵ و باڵەکەی و سیاست بەبەنا گوڵ باڵەکەی و حیزب و دەسەڵات بەبەنا گوڵ و باڵەکەی ئەمڕۆ
حزبی باشێ حزبی خراپەیە حزب گەلێکی مرۆین حزب گەلێکی شارستانیە حزب گەلێکی ڕێک بە پێچوانەوەکەیەتی کەواتە معقول نیهێنی ڕۆناکبیر خۆی لە ناو حیزب گەلێکی نامرۆی ناشارستانی بینێتەوە حیزب گەلێک کەوا زەرری بۆ مرۆڤایەتیەیە بۆ ئایندەمانەیە بۆ داهاتی نەتەوایە بۆ نەوەیەکانی تر هەیە بۆ ئەو کەسانە هەیە کە لەگەڵمانژین ئەوانەی کە لە پێناوی ئێمە مردن باشە شەهیدەکانمان ینی ئەمە بێوەفاییە یانی ڕۆناکبیر کاتێ لە ناو دەسەڵاتێکی لە ناو حیزبێکە دەسەڵاتێکی یا گروپێکی سیاسی خراپە خۆی بینێتەوە بە بەڕاویم ئەم بێوەفایی نیەت بەرامبەر بە زیندوەکان بێوەفاییە بەرامبەر بە مردووەکانش کە لە پێناوی ئێمە مردن کەواتە لێرەدا ئێمە بێ باوەڕمان بۆ هەبێت دەکرێت ڕۆشنبیری لە ناو کایە سیاسیەکانە خۆی بینێتەوە بۆ باشترکردنی ئەو کایە سیاسیە بۆ بەرەو پێشەوە بردننی بۆ بمرۆیکردنی بۆ بە شارستانیکردنی بەس لەو شوێنێک کە دەسەڵات نالەباری و نامرۆیەتی بەرام دێنێ بە باوەڕی من ڕۆشنبیر دەبێت هەڵوێستی هەبێ دەبێ هەوڵ با بڵێ دەیهاجە بڵێ نەخێر ماش ئێستا گەر قسە لەسەر هەڵوێست و نەخێر و نەئی ڕۆشنبیر بکەین بۆی کە لە کۆمەڵگەی کوردیە بەم حاڵی کە ئێمە ئاماژەمان پێکرد ڕۆڵ و کاریگەری ناوەندی ڕۆشنبیری و کارکتەری ڕۆشنبیر بوونەوەری ڕۆشنبیر تاکوێ بۆ تا چەند بۆ ئایا چەند توانیوەتی هێزیشی معنەوی و هێزێکی فشار لەسەر گوتاری زاڵی سیاسی و ناوەندی سیاسی دروست بکات بەڕاستی تەزەبزوبێ زۆری تایەوە ینی هەمیشە وەک یەک نییە هەموو وەختی وان نەبووە تۆ گەر ئەم 22 ساڵە وەرگریت بە چەند قۆناغێکی جیاوازە تێپەڕیوە باشە لە کاتێکا کە شەڕی ناوخۆی لە کاتێکا کە ئاوەرەیە لە کاتێکا کە گەندەڵیە لە کاتێکا پیترۆدۆلارەیە کە ئێستا پێچوانی هەمویانە لە کاتێکا کە لە شاخ بووە لە کاتێکا کە دیکتاتۆر هەیە و ئەم خەباتی ژێرزەمینیەکە هەموو ئەم قۆناغانە ئەگەر تەماشا بکەی دەبێنی یەک هەڵوێست نەبووە هەڵوێستەکانی هاوشێوە نەبووە قۆناغ بە قۆناغ گۆڕانی هاتۆتە سەر بە باوەڕی من ئێستا کاتی دروستبوونی گۆڕانە گەورەکانە کاتی دروستبوونی ئەو گۆڕانە نەیە کە چاوەڕێ نەکراون ینی پێشبینی نەدەکرا بەڵام سەختە ڕۆناکبیری ئێمە بتوانێت گۆڕانە چاوەڕێ نەکراوەکان بێنێتەکایەوە تۆ مەسە ئێساکە لەم دەموەختی هەڵبژاردنەیە هەموو مقۆمقۆی ئەوەتی چۆن لە ڕێگەی حیزبێک و بێ بە ئەندام پەرلەمان چۆن بە فلتەرەکانە هەمووی تێپەڕێ و کێشەی نەمێنێ و ببێ بە ئەمەدان پەرلەمان ئامانجی سەرەکی لەم بە ئەندام پەرلەمان بوونە بۆ تۆ ئازانی گۆڕینی بڕیاری سیاسیە و بەرەو پێشەوە بردننی ڕەفتار و کردە سیاسیەکانە منەڵم نەخێر ئەی بۆ چییە؟ بۆ ئەوەیە ئەزانێت ئەندام پەرلەمانی ئەمەنە ملیۆنی تایە ئەتوانێت دوای 2 ساڵی ژواز بێنە و تەقاعودیەکەی ئەمان دەبێ یعنی ئەمڕۆ مرۆڤی کورد حسێب و کتێبی خۆیەکە حتا ئەو کاتێکەوە دژ بە دەسەڵاتە حتا ئەو کاتی کە دژ بە گەندەڵیە ینی تۆ نابێ هەموو ڕەفتارێکی ئەوانە بە بەراعەت وەرگری بە بێلایانی وەرگری کەوا دژ بە دەسەڵات و دژ بە گەندەڵین و دژ بە نادات پەروەرین ئەوە نییە ئەبێ گومان بکەین ئێمە گومانی سیاسی بەڵێ کەواتە کاک ئازاد هەماتۆین بین خەونی کارکتەرە سیاسی و ڕۆناکبیرەکانی ئێمە ئەگەر نەڵین هەمویان بەشێکی زۆریان خەونی بچووک بچووکن لە ناوە هەڵگری خەونی بچووک بچووکنەوەنی کە ئەوەندەی کە بیر لە بەرژەوەندی تایبەت بە خودی خۆیان ذاتی خۆیانەکەەوە ئەوەندە خەونی گشتی و بەرژەوەندی گشتی لە بەرچاو ناگرن ژمارە ئەوانەی کەوانین ڕێک بڵێن ژمارە ئەوانەی کە وەکو قسەکانی جەنابەت نین ژمارەیان کەمە کێشەکەی من ئەمە نییە ترسەکەی من ئەمەیە بێ ئەندازەکەم بێتەوە بگاتە ئەوەی بەدەستی پەنجەش نەژمێرێت ئەو کاتە قەیرانە گەورەکە دەست پێ دەکات کاتێ ئیدی جیاوازی لە بینی و باشە و خراپ نەما کامێتی هەریوەکیەکە بەڵام دەبێ هەبێت باشە و شتێک کە هەمیشە پێچوانەی خراپەیە کەواتە ئەبێ فعلن هەمیشە ئیلیتێک نخبەیەک هەبێ لە کۆمەلگا کە بتوانێت ڕوبەڕووی بێمافیەکان بێتەوە بەڵام کاتێک کە ڕوبەڕووی بێماف دەبێتەوە بەرامبەر بەوە بەرامبەرێکی پێویستە ئەمە کێشەیە تۆ دەبێت ڕوبەڕووی نادات پەروەری بێمافیەکان بیتەوە بەبێ بەرامبەر بەڵام ئایا ئێستا کۆمەڵگەی سیاسی ئێمە قدرەتی ئەوە هەیە کۆمەلگایەکی وا دروستکە کە کەسەکان ئاوا بن لە برسە ئەمرێڵێ ئەڵێ من ئەگەر وان نەکەم لە برسە ئەمرم بۆی هەڵوێستەکانم ئاوایە ینی هەڵوێستەکان بە باوەڕی من ینی بە شێوەیەک دەکرێت ینی زۆر جار بۆ نمونە سێ دەکەی هەڵوێستی مرۆییە هەڵوێستە بەرامبەر بە فڵان بڕیاری پەرلەمان بە فڵان بڕیاری وەزیر یا بە فڵان بڕیاری وەزارەت بەڵام خودی ئەو هەڵوێستانە جۆرێک لە پراگماتیەتی تایە بەرژەوەندیگەری خودی بەرژەوەندیگەریەکە بە باوەڕی من ئەو مەسەلە سەرچیەکە باشەکان پوچەکاتەوە باشە ئەگەر ناتەباییەک یا بە بڵێم ناجۆریەک دژبەیەکێک لە نێوان
ئایدۆلۆژیا و مەعریفە لە نێوان دەسەڵات و ڕۆشنبیرە لە نێوان ئەم دوو کە جیاوازە هەبێ و جۆرێک لە ترس لە ئاوێتە بوون لە بەرامبەریەکە هەبێ چۆن ئێمە بتوانین بوونەوەرێک بەرهەم بێنین بنێوی ڕووناکبیرێکی سیاسی یا سیاسیکی دەزانین چۆنە بە ئێمە نەترسین لە ئایدۆلۆژیا چۆن وتم کۆمەلگایەک ئەمڕۆ نییە بە ناوی کۆمەلگا بەبێ سیاست شتێکی وان نییە نەمبیستووە نازانم ئەگەرەیە با بچین و کۆمەلگایە بژین ئەو ئەستێرەیە هێشتا نەدۆزراوەتەوە کۆمەلگاکەی بەبێ سیاست ژیانی گوزەر بەڵام سیاستی کۆمەلگا جیای لە کۆمەلگای سیاسی بێگومان کاتێک کە کۆمەلگا بە سیاسی ئەکرێت کاتێک کەوا هەوا سیاسیە ناخواردن سیاسیە سیاست بازی و سیاست پەرستی و سیاست سالاری ئەمامە کێشەیەکی گەورەیە بەڕاستی من بە بەوڕی مکاڵم کۆمەلگای سیاسی مەبەستم ئەوەیە یعنی شوێنێکیش بۆ ژیانی لە ناو کۆمەلگای سیاسی من مەبەستم کاڵم هەموو کۆمەلگاکانی مرۆڤایەتی کۆمەلگای سیاسین واتە کۆمەلگە جوانەکان واتە کۆمەلگە عەقلانیەکان کۆمەلگە باشەکان کۆمەلگای سیاسی ئەو شتە پیسە نییە کە ئێمە چکە نییە کۆمەلگا نییە سیاسەتی نەکرد بێ سیاست نەکە بەڵام سیاست باش و جوانەکان دەکا کەواتە شوێنێک بۆ پشوو هەیە شوێنێک بۆ عشقێ شوێنێک بۆ پاچیە شوێنێک بە یارمەتیدانی ئەویترەیە شوێنێک بۆ جۆگرتن لەویترەیە هەموو ئەمانە تیا ئەچێت کاتێک کۆمەلگا بە سیاسی دەکرێت یعنی هەموو شتێک سیاستە من مەبەستی من لێرەدا بۆ پردێک دروستکەم لە بینی ئەم قسانە و ئەوی جەنابەت باست کرد مەسلەی ئیدۆلۆژیا باوەڕی من ئێمە نابێت ترسمان هەبێت لە ئیدۆلۆژیا پێویستە هەبێت ئیدۆلۆژیا چووک هەڵوێستە پرنسیپە بەهاکانە ناو ئیدۆلۆژیان ینی ئەو قۆناغانەی کەوا قسە لەسەر مەرگی ئیدۆلۆژیا دەکرا خۆی قسەکردن لەسەر مەرگی ئیدۆلۆژیا لە خۆی ئیدۆلۆژیا بوو خۆی ئایدۆلۆژیا خۆی ئایدۆلۆژیایە چونکە شارستانێتەکان تا ئێستاکە نەیانتوانێت پشت لە ئیدۆلۆژیا بکەن هەتا ئەوانەیە کەوا باس لە بێ ئایدۆلۆژی دەکەن خۆیان خوڵقێنەری ئایدۆلۆژیایەکی تازن بە ناوی بێ ئایدۆلۆژیەوە لێرەدا مەسەلەکە چییە؟ بە باوەڕی من ئیدۆلۆژیا دەبێت لە کۆتاییە بتوانێت بەشداری بکات لە باشترکردنی شتەکان بەرەو باشتر بردننی شتەکان ئەمە لە هەموو کۆمەلگایەک بە باوەڕی من بەرپرسیاری کەسە ئایدۆلۆژیەکانە کەسە ئایدۆلۆژیەکان بە باوەڕی من ئەو کەسانن کەوا یارمەتی ئێمە دەدەن کەوا ژیانێکی چاکمان هەبێت باشە دکتۆر ئازاد من ئەوەندەی پێ ڕابگەین پێم خۆشە بچینە سەر ناوەندێکی دیکەی کۆمەلگای کوردی و هەرێمی کوردستان لە ئێستا کە بە نێوەندی ئەکادیمی ناوە بێت بۆ پێودانگەی کە بەڕێستان ئێستا لە نێو حرمی زانکۆ نێوەندی ئەکادیمیا ئامادەیتان هەیە و لەوەیەک و ئامۆستایەک وانە ئەڵێنەوە بارودۆخی ئێستای ناوەندی ئەکادیمی لە هەرێمی کوردستانە بەچ ئاراستە و ئاخارێکە ئەڕات و چۆن هەڵی ئەسەنگێنن کێشەکانی نێوەندی ئەکادیمی زۆرن بەڕاستی من لێرە کە قسە لەسەر کێشەکانی نێوەندی ئەکادیمیەکەم مەبەستم شارێک و زانکۆیەکی دیاریکراوە نیە تۆتاڵ قساکە بەسەریەکەوە پێڵین ئێمە کوردستان لە ئیبراهیم خەلیلەوە تاوەکو ئێرە باشە نێوەندی ئەکادیمی کێشەیە بەس ئەم کێشانە من بە باوەڕی من ئەوەندەی من بینیم و تێژیام پەیوەندێکی زۆری بە خودی ئەکادیمی کەرەکانەوە هەیە وەک لە دامەزراوەکان و دەسەڵاتی سیاسی باشە یعنی کەسەکان خۆیان مەیلی توێژینەوەیان نییە یا توێژینەوەی لاواز بەرەمێنن خۆ مەقابل لە تەلەفۆنی بۆ کرابێ لایەن وەزیرێکەوە یان بەرپرسێکی سیاسی و حیزبیە بڵێ کاکە توێژینەوە مەکە یا توێژینەوەی لاواز بکە شتیوانی کەواتە ئێمە کێشەکانمان بەشێکی زۆری نێوەندی ئەکادمی بەڕاستی خۆی ئەکادیمین ینی بابەتە ئەکادمیەکانە بۆ من توێژەرمان کەمە توێژەرەوەکانمان ئەو بابەتانی کە توێژینەوە لەسەرەکەن زۆر مردارەوە بووە زۆر سواوە زۆر چەندین بارەیە لە ئاستێکی جیهانیە ناسراو نیە پێویست نییە بۆ ئێستای کوردستان و ژینگەی ئەکادمی کوردستان نەک جیهان باشە شتی تر بۆ نمونە ئەو منهەجەی ئەمڕۆ لە زانکۆکانی کوردستانی شێوازی وانەوتنەوە ڕەفتاری مامۆستا لەگەڵ قوتابی ئەوانانەی کە بڵێن ڕۆژانە دەوترێتەوە و خودی منهەجەکە کتێبەکان کە دەخوێنرێت لە بەشی کۆمەڵناسی لە بەشی مێژوو لە بەشی یاسا لە بەشی ڕامیاری لە زۆربەی بەشەکان لە کلاسیکیاتن پەروەردە دەرووناسی یعنی ئەو شتانی لە دەرووناسی دەخوێنە قەینا بەشێکی لە بناغەکانن بڵێن فرۆیدە ئەمەوەیە بەڵام کە دەچیتە قوڵایەوە هاوچەرخ نییە مرۆڤی هاوچەرخ دروست بوو ئەمڕۆ کورد هاوچەرخە ئەمڕۆ کورد لە ماڵ و لاپتۆپی هەیە ئینتەرنێتی هەیە سیارەی هەیە فەیسبووکی هەیە چاتە دەیاشتەکە بەڵام منهەجەکەی زۆر کلاسیکە کێشەکە لێرەدا ئەوەیە نێوەندی ئەکادمی بەبێ هزر گوزەر دەکات هزر تێکەڵ بە نێوەندی ئەکادمی نەبووە ئەمە لە لایەک لایەکی تر
دەرک بۆ نەکراوە ویست بۆ هزر نییە لە نێوەندی ئەکادمی ئەمە لایەک تر خودی ئەکادمی کرد تەنها ئەکادمی و بەست ڕووناکبیر نییە وەکەوەی باسمان کە دەرەدا قسە دەکات دەڵێ وەزارەتی خوێنی باڵا بێوا بێ بەشی بە فەلسەفە لە قوتابخانەکانە بێوا بێ دەسەڵات نابووە ئاوا لەگەڵ بەرازیل ئاوا بکە کشت و کاڵی ئەبێوا بێ ینی ڕووناکبیرە ئەکادمی ڕووناکبیرە و قسە دەکات لەسەر بێ مافیەکان نێوەندی ئەکادمی ئێمە ئەو پەیوەندیەی نییە لەگەڵ ڕووناکبیری ئەمە لەلایەک لایەکی تر هەژاری ئەکادمیمان لە چیە زیاترێ بینەوە لەوەی ڕادەی توێژینەوە بێ ئەندازە لاوازە ئەم بێ ئەندازە لاوازی ئەتوانین ببینەوە بۆ چوو ئەتوانین بینەوە ئەزمموی توێژینەوەمان نیەچکو ئێمە خۆمان میلەتێکین نەرێتی توێژینەوە نازانین شارەزانین ئاشنانی بە نێرێتی توێژینەوە ئەوە نییە بڵین هێرچێ لە توێژینەوەکانمان تەمەنی دەگەڕێتەوە بۆ 1600 ساڵ وانە خودی زانکۆی سلێمانی تەمەنی چەندە باشە دکتۆر ئازاد حەما بەر لەبەر لەوەی کە من ئەو پرسیارە بکەم بەدەر لەو بارودۆخی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لاوازی هیزری نەبوونی هیزری ئەکادمی کار لەنەو خودی زانکۆ ئەو گرفتی خودی منهاج و پەرۆ پرۆگرامی نێو زانکۆکان نێوەندە ئەکادیمیەکان گوتاری زاڵی سیاسی چەند کاریگەری نێگەتیف و خراپ و ناباشی لە نێو حرەمی زانکۆ و ناوەندی زانکۆی کوردستان من بەپێی ئەزمموی خۆم من لە زانکۆکانی نە کەرکووک و نە دهۆک و نە هەولێر و نە کەلار و ڕانێ و نە چەمچەماڵ و نە هەڵەبجە نەژیاوم و نەمبینیە و بەکارمتیانەکە من پێم وایە زانکۆی سلێمانی لە هەمان باشترە بۆ لەبەر ئەوەی بە ئاشکرا نایبینیت ئەو زاڵیە نییە ینی دەسەڵاتی سیاسی نهاتۆتە ناو حرەمی جامیعە و دیوارێک دروستکە لە بینی قوتابی و مامۆستا دیوارێک دروستکە لە بینی خۆی و هاوڵاتی لێگەڕاوە باش دەکات مەجرای خۆی وەرگێ بەڵام من کێشەکەم ئەوەیە کەسی توێژەرە و خۆی دەرک بە ئەکادمی بوونی خۆی ناکات ینی تۆ بێ بیری خەیتەوە تۆ مامۆستای زانکۆیی بووەتە جۆرێک لە بزنس چۆن وانە زۆر بڵێیتەوە چۆن ببی بە ڕاگر بە زووترین کات کە لە ڕاگری بوویتەوە چۆن ببی بە ڕاگرێکی ترە و ڕاگری ڕاگرەکان نەک بەگرێتەوە هۆڵەکان و وانە بڵێیتەوە ینی ئەمانە ئەو کێشە کلاسیکانن کەن کە بە باوەڕی من کێشی تاکەکانە بە قەدەوەی کێشی دەسەڵات بیاین دەسەڵات بە باوەڕی من لە زانکۆی سلێمانی بۆ نمونە گەبەری منەوەریگرین ڕێگر نییە لە بەرەوەی توێژەرمان نەبێ ڕێگر نییە لە بەرەوەی لە بەردەم ئەوەی کەەوە توێژینەوەی چاک و باش ئەنجام بدرێت لە ئاستێکی نێودەوڵەتی شوهرەتیە بێ ینی تاکە کێشەی خودی ئەکادمیە کە هەست بە شوێنەکەی ناکە کە ئەکادمی دەبێت کەسێک بێت خاوەنی توێژینەوە بێ واتە گەیشتن بە زانینی تازە واتە خستنە ڕووی گریمانی نوێ واتە خستنە ڕووی چارەسەری تازە بۆ کێشەکان ئەو کێشانەی کە هەن لە هەزوارێکا بێ مەبەستی من لێرەدا ئەوەیە نێوەندی ئەکادمی ئێمە نابێت ئاوا چاوەڕێ بکەین کە نێوەندی ئەکادمی حیزبێکی دیاریکرا و دێ لە ماوەی چەند ساڵێکە نێوەندی ئەکادمیمان سەلەبەر بۆ دەگۆڕێت نێوەندی ئەکادمی بە باوەڕی من ئەبێ خۆی گۆڕانەکان بێنێتە سەرخۆی بەس کاتێک کە نێوەندی ئەکادمی چالاک بوو کە پرۆژەی هەبوو کە خاوەنی دەیەها بۆ چوونی تازە بوو زانینەکانی بە هەندووە نەجیرایەن دەسەڵاتەوە دەسەڵات فرامۆشی کرد دەدەخولی کرد لە کاروبارەکانی ئەو وەختە مرۆڤەتوانێەوە بڵێ بەڵام لە زانکۆکانی ترە احتیمالی زۆرە ئەوە هەبێ دەسەڵاتی سیاسی ئامادەبوونێکی بێ ئەندازە گەورەی هەبێ لە ناو زانکۆیە و زانکۆ وەکو معسکەرێکی حیزبی خۆی تەماشا باشە هەموو مڵکی خۆیەتی مامۆستاکان دەنجی سیاسی خۆیەتی ئەوە لە شوێنی ترەیە ئەی کاریگەری و پەیوەندی و هەرمۆنیتی نێوان ناوەندی ڕووناکبیری و نێوەندی ئەکادمی کێشێکی گەورەیە بۆ من بۆ لە زۆربەی کۆمەڵگاکانی جیهانە ئەوەی کەوا نێوەندی مێدیا و نێوەندی ڕۆشنبیری ئەبوژێنێتەوە نێوەندی ئەکادمیە واتە نێوەندی ئەکادمی ئەبێ بە سەرچاوە ڕێفرەنس بۆ نێوەندی ڕۆشنبیری و بۆ نێوەندی مندیە ڕێک پێچەوانەکەوێتە سێرەکەی کابرا ماستەرەکە لە کۆمەڵناسی یا لە ئەدەب یا دکتۆراکە لە بەشێ لە بەشەکانی ڕاگەیانێتی چاوی زۆرتر لەوەیە کە چی نووسراوە لە چاودێر و لە وڵاتی و لە فڵان ڕۆژنامە گۆڤار نەک ئەوەی کە ئەم شتێک بەرهەم بێنێ لەوێ لاسایی بکرێتەوە لەوێ کاوێش کرێتەوە کێشەکەت ئەوەیە ینی ئەم نەبووە بە بناغە بۆ خوڵقاندنی کۆمەڵێشتی نوێ مێتۆدی تازە لە نووسین لە شیکردنەوە لە ڕاوەکردن کە ئەمڕۆ نێوەندی ڕۆشنبیری مەجبور کا بگەڕێتەوە بۆی کەواتە نێوەندی ڕۆشنبیری ئەتوانین بڵێن قەرزارباری نێوەندی ئەکادمی نییە بەڵام کە ئەمە قەرزارباری نییە مانای ئەو نیە ئەو لە لوتکەدایە ئەو لە هەوای خۆیەتی نووسین بەردەوامە بڵاوکردنەوە بەردەوامە لە ڕۆژنامە گۆڤارەکانە بەڵام هەمووی هاوشێون
هەمووی لەیەکن سیستەمی زمانەوانێکی غەڵەتە شەپۆل و تۆژ بوو بزنەوەکان تێکەڵ بەیەکەکەن زۆر جاڵێت دێکارت وایوت ئەو مەبەستی نییە بڵێ دێکارت وایشتی کەسێکی تر وایوتوە چکە دێکارتە لەو زەمانەی و قسەی نەکردووە یعنی زۆر هەڵان هەڵی معریفی هەڵی زمانەوانی کە دەرکی پێ دەکەی بەڵام کێشەکە ئەوەیە لە زۆبەی ڕۆژنامە گۆڤارەکانە بە ئەهلیەکان و حیزبیەکانیشەوە پسپۆریانتیان نییە کەسانێک نییە پسپۆر بێت لە بەشی مێژوو بەشی زمان بەشی معریفە بەشی فیزیە من لە بەشی کۆنتترۆل ئەماژن پێکەن کە کاتمان تەواو بۆ ئەمێ دو پرسیار بکەمەگەر لە یەک دقا وەڵامم بیتەوە دکتۆر ئازاد حەما بەکۆی ئەم قسانی کە سەرەتا ئاماژەمان پێکرد و گفتوگۆیشی تێرەوتە سەرمان لەسەر کرد کەواتە ئەتوانین بڵین چەند چاوەڕوانی کۆمەلگای کوردی لە ناوەندە ئەکادیمی و سیاسی و ڕۆناکبیرەکەی خۆی چەند جێگەی ئومێدە چەند جێگەی ئەوەی ئومێدێکی پێڵواسین و بتوانێت دنیای ئێمە جوانتر یا باشتر یاخود هەنگاوێک بەرەو پێشتر بێت بمانێ و نەمانەوێت تەقەلا هەن بەڵام تەقەلاکان کەمن بەرامبەر بۆی ئێمە چەشتومانە تەقەلاکان کەمن بەرامبەر بەو ویستەی کەوا لە ڕابردوودا هەمان بووە بەرامبەر بەو خەونە سیاسیانەی کە هەمان بووە تەقەلاکان بە باوەڕی من یەکەم تەقەلا و دو تەقەلا کۆشش ئەوەیە کە تاکەکان ئەبێ خۆیان ئەو شتانە بکەن یعنی شتێک نییە لە ئەستێرێکی ترەوە بۆمان بەربێتە خوارەوە ئێمە هەڵیگرینەوە نیازک نییە بەڕاستی بەرناوێتەوە نیازکە ئەو پارچە ڕۆشنبیریەوە وەکو پارچە بەرد نیازک کەوتە خوارەوە چەند جارێک لە هەندێک لە کەوکەبی لە هەندێک شوێن لە سەرزەوی مەبەستی من ئەوەیە گۆڕانکاریە گەورەکان تاکەکان دەیکەن ئەم تاکانەش دەبێت گۆڕانی گەورە لە بنیادی شخصی خۆیان بکەن کێشەی ئێمە ئەو دوالیزمە ئەو دووڕوویەی تاکی کورتیای دەژیت بەڕاستی لە داهێنانی ڕاستەقینە زۆر بەڕێز دکتۆر ئازاد حەما خاوەنی بڕانەمەی دکتۆرە لە فەلسفە و مامۆستای فەلسفە لە زانکۆی سلێمانی ببوورە سپاس بۆ بەشداری لە بەرنامەکە بەڕێزان کاتی چاوپێکەوتن و دیدارەکە کۆتایی هات تا چاوپێکەوتنێکی ترەوە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ